هەڵگیرساندنی شەڕی ناوخۆ و یەکەمین کوشت و بڕی براکان لە زاری نەوشیروان مستەفاوە. سەلاح ڕەشید لە کتێبی شەڕی ناوخۆی کورددا دەڵێت دوو هێز لە سەرەتاوە هەوێنی بربەرەکانیان لە ناخی خۆیاندا هەڵگرت بوو، هەریەکەیان هەر فرسەتێکی بۆ هەڵکەوتایە دژی ئەوی تر هەڵوێستی وەردەگرت. لەبەر ئەوە زۆر ئاسایی بوو کە ئەو ناکۆکیە سیاسیە لە نزیکترین کاتدا بتەقێتەوە و شەڕێکی ناوخۆیی لە دەرگای بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد بدات. هەر لە سەرەتای هاتنی یەکێتی نیشتیمانیەوە لە ڕێگەی ژمارەیەکی ڕۆژنامەی ڕێبازی نوێ یەکێتی بانگی هێزێکی نوێی بە گوێی خەڵکی دادا و باسی لە گۆڕانکاری و جیاکاری کرد. لە هەمان کاتدا پارتی بە ناوی سەرکردایەتی کاتیەوە دەستیان کردەوە بە جوڵە. وەیە لە ژمارە دوی هەمان ڕۆژنامەدا کادرێکی یەکێتی باسی لەوە کرد کە ئەگەر بێت و پارتی هەمان ئەو پارتیەی جاران بێت و بیەوێت زیندوو ببێتەوە ئەوە بە دڵنیاییەوە زیان بە کورد ئەگەیەنێ و مەسەلەی کورد دەخاتەوە سەودا و مامەڵەی دەوڵەتە گەورەکان. یەکێتی لە سووریاوە دەست دەکات بە ناردنەوەی هێزەکانی بۆ کوردستان. نەوشیروان مستەفا کە خۆی سەرکردایەتی ئەو هێزەی دەکرد بەم شێوەیە باسی یەکەمین براکوژی و یەکەمین ڕژانی خوێنی براکان بەدەستی براکان دەکات و ئاماژە بە یەکەمین کۆمەڵکوژی پێشمەرگە دەکات بەدەستی پێشمەرگە. لە 15 تەموزی ساڵی 1976 ئیبراهیم عەزۆ بۆ بەڕێکردنی پێشمەرگەیەکی نەخۆش و ناردنی پۆستە دەربارەی ئەنجامی کارەکانیان چوونە گوندی نێرو لە کوردستانی تورکیا. پێشتر سەرکردایەتی کاتی کەوتبوونە گەڕان بە شوێن ئەو پێشمەرگانەی کە لەو ناوچانەدا بوونیان هەبوو و خەڵکی ناوچەکەیان هەندا بوو بە بیانووی ئەوەی کە ئەوان دەیانەوێت شۆڕش تێک بدەن و پێیان وتبوون هەر پێشمەرگەیەکتان گرت چەک و کەلوپەلەکانی بۆ ئێوە و سەریشی بۆ ئێمە. بۆیە خەڵکی گوندی نێرو بە ناوی میوانداریەوە لە ماڵێک دایان دەنێن و دواتر چواردەوریان دەگرن و چەکیان دەکەن و دواتر گیراوەکان بەدیلی دەدەنە دەست هاشم ڕەمەزان و کەریم سنجاری و جەوهەر نامیق. دواتر نامەی مام جەلالیش ڕۆشت کە ئەوان ئازاد بکرێن، بەڵام دوای ماوەیەک زیندانی گوێیان بە هیچ شتێک نەدا و هەمویان گول لە باران کردن و کوشتیانن. دواتر مەفرەزەکانی تر هەوڵ دەدەن بگەڕێن و سۆراغی هاوڕێکانیان بکەن، چونکە لەو ناوچەیە 3 مەفرەزەبوونی هەبوو و 2 مەفرەزەیان مابوونەوە. بۆیە 2 مەفرەزەکە لە گوندێک لە گوندەکان بە هەمان شێوە چواردەوری ئەوانیش دەگیرێ و داوایان لێ ئەکەن کە خۆیان بدەن بەدەستەوە، بەڵام ئەوان چەکدانانێن و میل ڕادەکێشن و هەر لەوێ عەزیز کە فەرماندەی یەکێک لە مەفرەزەکانە دەکوژرێت و بە دوای ئەویشدا عومەر و قاسمیش هەر لەوێ دەکوژرێن. ئەوانەی تریش کە 18 پێشمەرگە بوون دەگیرێن و بەدیلی دەبرێن بۆ سەرکردایەتی کاتی. دواتر لە 15 ئابی ساڵی 1976 تاقمێک چەکداری پارتی بە سەرکردایەتی عەبدوڵڵا ڕەمەزان لەگەڵ چەند سەرکردەیەکی تر 18 پێشمەرگەکەی یەکێتیان بردن بۆ ئەشکەوتی باوی لە نزیک گوندی مەرگە. لەوێ هەمویان گول لەباران کردن و لاشەکانیشیان لەناو ئەشکەوتەکەیە بەجێهێشتن. بەم شێوەیە لە باتی ئەوەی یەکەم مەفرەزەکان لە شەڕی بەرگری و لە شەڕی دژ بەڕژێم ببنە قوربانی، کەچی بوونە قوربانی شەڕی براکوژی و زۆرێک لە هێز و توانای هێزەکان لە شەڕی ناوخۆ و شەڕی براکوژیدا بە فیرۆ چوو.